دوا بەدوای گژی ڕوبەڕووبوونەکانی ئەم شەو کەمێک لەمەوبەر دەنگی تەقینەوەیشی زۆر لە گردی دەباشان ماڵی مامجەلال بیستراوە کە لە ئێسادا دووکەڵ بەرز دەبێتەوە و ئاگریش بوونی هەیە لەوێ. ئەگەر هاوکارمێنەکەم گوێزێتەوە کەمێک لەمەوبەر دەنگی تەقینەوەیەک لە دەباشان لە ماڵی مامجەلالەوە بیستراوە کە وەک دەبینرێت لە وێنەکاندا دووکەڵ بەرز دەبێتەوە و هاوکات لە بەشی خوارەوەش لە ناودارەکانەوە ئاگر بوونی هەیە. ئەوەی کە هەیە کەمێک لەمەوبەر ئەمە ڕوویداوە کە نازانرێت چی بۆ، بەڵام دەنگێکی بەهێز بیستراوە و کە لێساشدا دووکەڵ بەرز دەبێتەوە لەوێ. ئەوەی کە هەیە کاژمێر سێوسی خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ شەڕ و پێکدادان و ڕوبەڕووبوونەوە لە نێو هێزە ئەمنیەکان و لالەزاردا ڕوویدا کە کوژرا و بریندار هەیە و گەیاندراونەتە نەخۆشخانەی شار و لە ئێستاشدا کەمێک لەمەوبەر دەنگێکی بەهێز لە دەباشان لە ماڵی مامجەلال کە ماڵی سەرۆشی یەشێتیە بیستراوە وەک دەبینرێت کە دووکەڵەکە لە ئێستادا بەرز دەبێتەوە. ئەمە دیمەنەکانی ئێستاە کە لە بەرەبەیانی ئەمڕۆوە شەڕ و گژی و ئاڵۆزی لە نێو هێزە ئەمنیەکان و ئەو کەسانی ناو لالەزار و لاهوری شێخجەنگی بوونی هەبووە و کە بە چەشی قورس هێرشکرایە سەر لالەزار، کەمێک لەمەوبەریش هێرشکرایە سەر ماڵی مامجەلال لە دەباشان کە ئێستا ماڵی سەرۆکی یەشێتی نیشتیمانی کوردستانە و لەو سەریشەوە ئەگەر هاوکارمێنەکان بگوێزێتەوە دووکەڵ دەبینرێت کاوە ئەو دووکەڵەیە لە لالەزارە. لە کاژبێ سێوسی خولەکەوە گرژی و ڕوبەڕووبوونەوەکان بەردەوامی هەیە کە ئێستا نازانرێت چەندێک کوژە و بریندار هەیە، بەڵام کاژمێرێک لەمەوبەر سەرچاوێک لە نەخۆشخانەی شار بە 1964 وت کە 5 کەس گەیاندراونەتە نەخۆشخانەی شار. یەکێک لەو 5 کەسە گیانی لە زداوێکی دیکە برینەکەی سەخت بووە. لەوانەیە ئێستا ڕێژەی بریندار و کوژراوەکان زیادی کردبێ، بەڵام ئەوەی کە هەیە لەم سەری شار و لەم سەری شاریشەوە دووکەڵ بەرز دەبێتەوە دەنگی تەقینەوە بە چەشی قورس دەبیسترێت و ڕوبەڕووبوونەوەکان تا ئەم ساتە کە دنیا ڕوا ڕووناک دەبێتەوە بەردەوامی هەیە.